بەرنامەی پایانی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی پایانی دڵان. بسم الله الرحمن الرحيم. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم. صدق الله العظيم. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان بینەران و بیسەرانی بەرنامەی پەیامی دڵان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی ڕەب العالەمینتان لەسەر بێت. خۆشحاڵ و بەختەوەرم لەو ئەڵقەیەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە تەوەرەیەکی نوێ و لەگەڵ پۆلێکی تر لە مامۆستایانی بەڕێز و عەزیز. باس و بابەتی ئەو ئەڵقەیەمان باس لە ڕێگا و ڕێچکە لادەرەکان دەکەین. ئایا بزانین ئێمە چۆن ئەو ڕێگایانە بناسینەوە کەوا خەڵک و مرۆڤ بەرەو لە ڕێدەیان بن، و ئایا لە قورئانی پیرۆز چۆن باس لە ڕێچکە لار و خوارەکان کراوە، و پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن باسی ئەو ڕێگایانەی کردووە و چۆن هەڵسو کەوتی لەگەڵ ئەو کەسانە کردووە کەوا بەلا ڕێدا چوون، و ئایا بزانین کاریگەری و تەئسیری کەسانی لادەر لەسەر کۆمەلگا لەسەر تاکەکان چی دەبێت، و ئایا پێشینی چاکمان بە چ شێوازێک خۆیان پاراستووە لەو ڕێگایانەی کەوا خەڵک بەرەو لا ڕێبوون دەبن. و کۆمەڵێک پرسیاری تر لەو بەرنامەیە بە پشتیوانی خوای پەروەردیگار لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبین بە وەڵام دەنەوەی مامۆستایانی بەڕێز و عەزیز. سەرەتا سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگار مامۆستایانی بەڕێز. ئەگەر لە جەنابی دکتۆر ڕێبوار دەست پێ بکەم، ئایا ئێمە چۆن ئەو ڕێگایانە بدۆزینەوە و بیان ناسین کەوا خەڵک و مرۆڤ بەرەو لا ڕێبوون و بەرەو هەردێر دەبن؟
بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بأدبنا بلا خزمة ما وصياني برز قدر جلان. دیارە سەرەتا ئەبێ ئێمە بزانین ئەو شتانی کە تووشمانە بێ لە دنیا چین و وەچۆنن. دیارە دەردوبەڵاکان کە تووشمانە بن پۆلێنیەکەین بە دوو بەشەوە. بەشێکیان لە شوێنی شوبهە و گومانەکان کۆ ئەبنەوە کە ئەمە ئەبێ لە ڕووی عەقیدە و باوەڕهێنانێکی بتە و خواناسەیەکی بەهێزەوە مسلح بین، چەکدار بین تا بتوانین ئەم نەخۆشی شوبهە و گومانە بپەڕێنین و بچینە بەڕی ئەمان. پۆلێنی دووەم شەهوە و غەریزەیە کە ئەمەش دوای ئەوەی عەقیدەیەکی باش و چاک و خواناسەیەکی بەهێز هاتەکایەوە پێویستەکە ئەم لایەنە شەهوە و غەریزەیەش کۆنتڕۆڵ بکرێ بەوەی بەردەوام ئیتیساڵ و پەیوەندیەکی دروست و تۆکمەمان هەبێ لەگەڵ خوا سوبحانەوە وتەعالە. ئێمە چۆن بتوانین لەو ڕێگا خراپانە دوورەوە بکەوین؟ ئەو حاڵەتانی کە باسمان کرد لە هەردوو ڕووەکەوە چی شوبهە و گومانەکان بێت چی شەهوە و غەریزەکان بێ پێویستەکە ئینسان بەردەوام پەیوەندی لەگەڵ خوایە هەبێ. ئەم ئیتیساڵەوە ئەکە کاتێک پەیوەندی هەبوو ئەم پەیوەندیەوە ئەکە بەردەوام من لە حەزەرا بم چۆن لە ڕێگایە ئەڕۆم نووسراوە ئاگدا بە ڕێگاکە کۆنتڕۆڵ کراوە چاوم لەسەر کیلۆمەتری سیارەکەیە بۆ ئەوەی غەرامە نەکرێم لە دنیا. تأکید بین کاتێک غافڵە بین بێ ئاگا بین غەرامە ئەچێتە سەرمان لە مرور ئەبێ بڕۆین غەرامەکە بدەین بۆ قیامەتیش هەروایە ئەبێ بەردەوام ئاگامان لێ بێ کە خوایەکەیە بەسەرمانەوە بۆ ئەوەی لەم حاڵەتە نەجاتمان بێ لە غەفڵەت و بێ ئاگایی. ئینسان کە غافڵ نەبوو لەم دەردوبەڵایە نەجاتیە بێ. یەکێکی تر لەو شتانەی کەوا ئەکا ئێمە تووشی ئەم دەردوبەڵایە بین هاوڕێی خراپە الصحبە سەیئە. بۆ ئەوەی هاوڕێی خراپم نەبێ ژینگە و بێئەیەکی خراپ هەڵنەبژێرم بە دوای خەڵکی باش و خەڵکی چاکە بگەڕێم سەلامەت بم. هەر لە سەفەری شاوایە بزانی نەگەڵ کێ سەفەرەکەین کاتێک لە ناو سەحابە بەڕێزەکانە ویستیانە کەسێک بکەنە برا گەورە پرسیاری ئەویان لێ نەکردووە نوێژ و ڕۆژوەکەی فەرموویەتی لەگەڵا سەفەرت کردووە مامەڵەت کردووە گەشتت کردووە. یعنی زۆر مهمە بزانی چی ئەکەینە هاوسەفەر و هاودەمی خۆمان. و یەکێک لەو نەخۆشیانەی کە لەم سەردەمە هەیە ئەوەیە ئێمە زۆر گرنگیمان بەم لاشەیە داوە ڕۆحەکەمان فرامۆش کردووە. یعنی من زۆر جارەڵێم ئەوەنەی گرنگی بە مۆبایلەکانمانە دەین ئەوەنەی گرنگی پەرژینێکی قایم بێ بە پێڵاوەکانمانە دەین کە ئەیسڕین ڕوبعی ئەوە گرنگی بە ڕوح بدەین ژیانمان ئەگۆڕێ. ئەم ڕوحە پێویستە ئینسان گرنگی پێ بدا بەوەی بەردەوام چۆن شتە دنیاویەکان ئاگامە لێتی ئەبدەیتی بۆ دێ ڕوحیش پێویستی بە ئەبدەیتە پێویستی بە نوێکاری هەیە لەگەڵ خوا سوبحانەه وتەعالە بۆ ئەوەی لەم ڕێگا خراپە و لەم ڕێژکە خراپانە بە دوور بین. نەفس و شەیطان بەردەوام لە کەمینن بۆمان لە بۆسەیان بۆمان بۆ ئەوەی لە بچووکترین هەڵەیە پەلهاوێشمانکەن و بمانبن. ئەمەش یەکێکی ترە لەو دەردوبەڵانەی کە تووشمان ئەبێ. جا ئومێدەوارم ئینشاء الله خوای گەورە عەقیدەیەکی پاک و پوختمان بە قسمەت بکە ئیتیساڵێکی باشمان هەبێ لەگەڵ خوا سوبحانەه وتەعالە هەتا لەم جەنگەڵستانە نەجاتمان بێ و بە پاچی و بە پوختی بگەڕێنەوە حوزوری خوا. زۆر سپاس جەنابی دکتۆر دەست خۆش بیاخوا. بەڕێز جەنابی مامۆستا ڕزگار ئەگەر لە قورئانی پیرۆز ئاەتەکان و لاپەڕەکانی قورئان هەر بدەینەوە ئەو ئاەتانە چین و بە چ شێوازێک باسی ڕێگا لادەرەکان و ئەو ڕێچکانی کردووە کەوا خەڵک بەرەو هەردێر دەبن. بسم الله الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. البت لبشي كمي قرآن تأصيل أكا لبو مسألي بدوانا كوتني هرتسي ريتكو ريبازي غيري ريخوا سبحانه وتعالى لوصاي 10 لسورة الأنعام كباسي أكا لكوتايكي أفرمي وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي أو السبل كباسي أكا هربت بمطلقي باسي أكا تسوشي السبل ما عندك بلام سبول السلام أو ريقا كاني جيشنا بخوا طالما بو مطلقيا أفرمي بدوايان مكون وكو بيغمبر عليه الصلاة والسلام كتفسير أما جي أكا أفرمي لسر هر ريقاي شي شيطانك هي بانجي لبو أكاد لكوتايكشي أفرمي ذلكم وصاكم به. طبعا كلمة وصاكم لأوصى به استرى لبروي تكراري تيدايا ووصاكم بواتاي فرزة بدواكوتني صراط المستقيم ودزهر قرتن لهرتي ريتك وريبازا بدليل أوي لبيش أوي باسي قتل نفس أكا ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق أيش أفرمي ذلكم وصاكم به لا مسألة ميراد أفرمي يوصيكم الله في أولادكم ليش فرزة كواتا اللي رجبها من حالة ما ناي فرزية أجيني
بەوەی کە ئینسان ئاگادار بی. بۆیە قورئان کە ئەو تەئسیلە ئەکا لە پاشانی تەئسیس ئەکا بەواتای ئەوەی مرکزیەتێکدا ئەنێ لە بۆ مەسئلەی تەوحید و یەکتاپەرستی کە ئەفەرمێ ئینی الحکم إلا لله، کەواتە لە مقابل هەر بابەتێک لەوە سەردەر بکات تەشریع لە بۆ مرۆڤایەتی دابنێ جگە لە ذاتی الله سبحانه وتعالى بەڕێزکە و ڕێبازە حساب ئەکرێ. هەر بەشێک بیەوێ مەرجعیەتێک غەیری مەرجعیەتی دین ئیسلامەتی و خوای گەورە سبحانه وتعالى دابنێ، ئەوە بەو واتایە کە ئەو فکرێکی هەدام و ڕوخێنەرە ڕێزکە و ڕێبازە بی مرۆڤ خۆی لێ بپارێزی. لە پاشان قورئان ڕێزی عقل ئەگری، تعطیل و پەچی ناخا، ئەفەرمێ ئەفەلا تعقیلون، بەڵام ڕەفزی ئەوە ئەکاتەوە کە عقل ببیت بەخوا بڕیار لەسەر شتەکان بدا. وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة بهر لجير هر ناوك بلو زور زاري وهي خلشك عقلانية وعقل بقرأتوا زيقروي وحي كقرآن أو رفزة أقرتي ريزي عقليش أقري بويا أو ريز كوري بازاني كقرآن أما جي بي أكا لوانا يعني بشك هي أيوه مروف بكا بخوا بەواتای وەرگرتنی یاسا و دەستور و شەریعەت ئەوێ ئەفکارەکان تەقدیس بکا و یعنی پاک و منەزەهی بکا بەوەی کە دروستە لە بۆ مرۆڤایەتی، ئەوێ هەوا و هەوەس و ئارەزوەکان ببیتە بە دواکەوتن جگە لە پەیامی خوا کە ئەفەرمێ ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەوا کە قورئان ئەوە ڕەفز ئەکاتەوە و ڕێگای لێ ئەگری. بە هەمان حاڵەت لە مەسئلەی ئیلحاد، لە مەسئلەی ئینکارکردنی غەیب كمسؤولية لسر تاقلا أدا وقالوا ما هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا كتنها جياني دنيا بمروف روجك نقريتو لا إخوائي قول سبحانه وتعالى كحسابي لقر بكري. طبعا ترسناك ترينيان نفاقي فكرية أو قولترين حالة لناو إسلامتي كخلشك بي بنفاقي فكري تعامل لقر أهلي إسلام بكا كأويش إصلاح أكات اللباسك بسر خويدا أدا لنا وروتش يخادعون الله والذين آمنوا كبحقد إنساني إيمان دار وبروادر أبي خويلا ليب باريزي ينزور زاري وهي لجير ناوي أخلاق رذيلة أكريت برودان يعني فاحشة كان زوان أكرين ووايلي أدري انحراف لادان ببازار أكري وايلي أكا هرتسي ظلم استمى ريقاي بي أدري وريقاي لبو خوش أكري ويفرمي وإذا فعلوا فاحشة قالوا وجدنا عليه آباءنا أو التبرير دانا الريقة بي دانا بوي كخرابة وخرابة كاريا كان لبو خلق الريقة بي بدات بوي قرآن كاتك كاللق برانبرا وانا ما ملأك بمنهج جدلي عقليخو نصوا ودقي قرآن لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا نقل بلما ناكي ديوي عقلية كأتواني رتي بدريتوا و بشێوازی دیکەش لە ڕووی قەسەس و بەسەر هاتەوە لە ڕووی بەدائیلەوە ئەبەو شێوازە ئەو ڕێچکە و ڕێبازانە ڕەت ئەکاتەوە ڕەفز ئەکاتەوە لە ئەوەی مرۆڤ نەیان کات بە پێشینەوە نەیان کا بە ڕێگایەک بۆ ئەوەی بەرەو هەڵدێرەکان بیبن. خوا پاداشداتەوە جەنابی مامۆستای بەڕێز. بەڕێز جەنابی دکتۆر خالید گەردی ئەگەر لە ڕوانگەی فەرمایشتە شیرینەکان و صحیحەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بڕوانینە ڕێگە خوار و چەوت و لارەکان سيمان دز دكبت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. پیغمبر صلى الله عليه وسلم روجك وملك أصحابه إلى دورة دابو ويستي درسي عمليان فيركا باش. پیغمبر إخوة صلى الله عليه وسلم خطيش راستي چيشا أصحابهم يتماشا دكا إذي هندي خطي للاي راست ورد أو هادر هنا هندي خطي للاي تبدا ورد در هنا هتا سري فرمو يتماشاكا أو الصراط المستقيمة أو ختاني تنجددا أو لا راس وسب هموي انحرافة هموي لادانة بسيطرين لادان لو رجعنا دا لسا صراط المستقيمة يعني لسا حساب الري راستك يا سيد قطب تفسير قال هو قال زوانا قسكي طبعا لقى دقي حديثك آياتك كذا قنجسك في صلى الله عليه وسلم دواي أو عمليك لو أصحاب كل فرمي أو آياتك إنه وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله لا تعند لو رجاء تفرمي سيد قطب رحمة إخوائي بي إن الانحراف القليل من بداية الطريق يؤدي إلى الانحراف الكامل في نهاية الطريق الله. كم ترين شد كلوري لا ددي لبداية راكما بلام لنهاية دا دبتزور ترين لادان
کەواتە لۆیە بەڕاستی ئێمە ئەوڕۆکە لە عقائد و لە ئەخلاق و لە هەموو شتێکە بەسیترین لادان کە دەکا ئەو ئینسانە ئینحرافەکە لا دەدا، یعنی لە کۆتاییدا دەبتە زۆر. کابرا بیدایەت حرام درهەمێکی خواردی، بەس ئەو درهەمە بوویتە زۆر، ئێستا بوویتە بە دەفتەر دۆلارات کە فێری حرام خواردن بووە. لە بیدایەتی ڕئینسان لە شتێکی گچکە ڕادەست پێ دەکە. ئێستا زۆر جارێت و بە ڕێزێک دەڵێ بەسەری بابم بە گۆڕی بابم دەڵێ بابە سوێندی پێمە خۆ دروست نێچکەوە شرکی گچکەیە سەرە چێشی لە بۆ شرکێکی گەورە ئەبێت و گوێڕایەلی بکەی مادام دەڵێ پێغەمبەر وا دەفەرمێ صلی الله علیه وسلم دەفەرمێ لا تحلفوا بآبائكم وفرمي من حلف بغير الله فقد أشرك. يعني شركي لو خوا بيداك وكاتم ميكا وانحراف الادانه لاصل عقيده اسلامتي دا پیغمبر صلی الله علیه وسلم چۆن مامەڵەی کردووە لەگەڵ خودی ئەو کەسانەی کەوا لە ڕێگا ڕاستەکەی لایەن داوە. هیچ شتێکمان هەیە لە سیرەت و ژیاننامەی ڕەسوڵ الله؟ طبعا پیغمبر صلی الله عليه وسلم ئەوانەی زۆر دیتین، ینی ئەوانەی کە مناقەشەیان لەگە کردێ مجادلەیان لە کردیان ئەوانەی لە هەندێک ڕۆ مثلا لادەر بووینە لە بەشێک لە ئەوانەی کە لە ژیانی ئینسانی ڕۆژانە من مثلا ئەو گەنجەی کە دێتەکردنی دەری یا رەسوڵ الله ئیذن لی فی الزنا، ئەوێ لە طریق لابدا. پیغمبر فەرمی صلی الله عليه وسلم پێت خۆشە ئەو کارە لەگە داک خۆشک پلک کەسکوار دەفەرمێن نە، دەفەرمی خەڵکیش پێیان خۆش نییە. ئەو ئامۆژگاریەکە و دەستی لەسەر دڵی دادەنێ دەفەرمی اللهم طهر قلبه وحسن فرجه واغفر ذنبه. دوعای لۆ دەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا ڕووکەوە انحرافاتانە ڕوودن، یعنی بەڕاستی کاتێک کە کابرا لادا بتو هەوڵ دەی بیهینەوە سەر ڕێگای ڕاست. يعني زۆر جاری وایە ئێمە دائما ئەمانەیە حکم دەین لەسەر خەڵکیدا بە توندی، مەسەلا لادا ئەو هات لێ دێ مەیە لە لابدا. لە محەممەدی غەزالیان پرسی ڕەحمەتی خوای لێ فەرمیان حکمی تاریکی سەڵات چییە؟ تصوريان كان يكبر كافر يكبر مسلمان، يعني لو مناقشه بك قلت حكمك دستي بقري بي مزقفت بري ولا نوجب يعني او زور جواب شي زوان. يعني تو اوروك ككسي انحرافي كردي براستي لا هدايه خاصه لمسائل اعتقاد دا ما خريجين بلايكا كتل خانه اسلامتي دا تشدري. بينما پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لن يزال المسلم في فسحه من دينه ما لم يصب دما حرام. بردوام انسان لنا دائري اسلام دا هرشي بكات ما دام خويني بنا حقنا الرجل كواتب براستي ايما في استماع في اوروك او انحرافاتان روددا خاصه اواني اخلاقي وخاصه اواني عقائدي حتى ابوريشي انسان خوي لي بدور بقري سكاين انحرافي شي كم سرشي شي الاخرى. دكتور خالد او لطيفه دكتور عريفي جاريت ولا دروي ولاد بوم لاوروبا خريج دعوة بانجواز بوم أو فرمايشتي بيغمبرم بويان باسكر كجنجك هاتو دم ترضاه لأمك لأختك لعمتك لخالتك وتي كذلك الناس وتي كابرائش أمريكيان هنا أبو وتي أنا ما أدرديه وتي بيموت وتي طبيعية طبيعية وتي بخبابته إنساني طبيعي شلون طبيعية. والله فقد أستاذ زور باش إن شاء الله دسينا لاي كاك ملا هنجاو و كوا مدي حيك ما بيشكش بكات باب فرميت دیدەکەم لەو ڕۆژەوە من ئاشناتم ڕۆحەکەم ئاشنایەکی بەجیان و دڵە فیداتم ڕۆحەکەم پەرتەوی ڕووی تۆم کە دی لەو ساوە ڕوح البەیان هەر خەریکی سەیری سوورەی وەضحاتم ڕۆحەکەیە تا لە چاویم ڕەشیدی تۆ بەیعەتم وەرگرتووە ڕۆژ و شەو مەجزومی حاوشەی قانەقاتم ڕۆحەکەیە دڵە گەرمە فتوونی دانەی خاڵەکەی سەرگۆنەتە دڵە گەرمە فتوونی دانەی خاڵەکەی سەرگۆنەتە خۆمەسیری پارچەمی داوی بەڵاتم ڕۆحەکەم خۆمەسیری پارچەمی داوی بەڵاتم ڕۆحەکەیە تووشی تیغی نازی تۆ بووم تازە تو خوددا لێم گەڕێ
بشهادت بي بأسباب نجاة روحك يا شو أزاني بواتي هرد وروخلي رويتو أدام شو أزاني بواتي هرد وروخلي رويتو أدام تابزاني من كبرواني تراتم روحك تابزاني من كبرواني تراتم روحك ديدكم لو روجوا من آشناتم روحك آشنايتي بجيان ودل فداتم روحك بەپەداشتاتەوە مامۆستا هەنگاو ڕووی پرسیارم ئاراستەی بەڕێز جەنابی دکتۆر عەبدوڵڵا دەکەم دەپرسم ئایا ئەو کەسانەی کەوە ڕێگا و ڕێچکە خوارەکانیان گرتووە و تێکەوتون چ کاریگەریەکیان دەبێت لەسەر کۆمەلگا و چی لەسەر شانی کۆمەلگایە بەرامبەر ئەوانیش الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه دیارە لادان جۆری زۆرە گەورەترین لادان وەکو مامۆستاین بەڕێز ئاماژەیان پێکرد ئەوەیەکەوە لادان لە ڕووی عەقیدەوە و بە تایبەتیش لە قەزەی تەوحید ئیتر لە تەفسیری ئەواتێک کە رب العالمین لە سوورەت الأعراف دادەفەرمی ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ابن القيم رحمة خوای لێ دەڵێ زۆرینەی مفەسرین لەسەر ئەوەن واتە لە دوای ئەوەی کەوا پێغەمبەران هاتینە عەلەیهیمو سڵات وەسەلام ئیسلاحی سەرڕووی و مجتەمەعاتیان کردیە بە عەقیدەی تەوحید و ئەوجا بەو شەریعەتەی کەوا هێنایتیان فەسادکردن ئەوەیەکەوە هەوڵ بدرێت لە جیاتی عەقیدەی تەوحید شرک بێت و هەروەها لادانی حکمی خوا و شەریعەتی خوا سوبحانه وتعالى لێ بەڕاستی ئەوە گەورەترین مشکلە و گرفتە ئەگەر بێت و ناو کۆمەلگا بڵاو بیتەوە حقا أمن أمان نامينه لبرو قضية توحيد أماني لقال الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون عقيدة توحيد أماني لقال ديارة مفهوم كيتي كشي ديارة لويا خطرياتك لويدا أقربيتو أو تأثيراتي كساني لا در لسر مجتمع بلاو بيتو لو روانقا والزورين وايلي والعياذ بالله خوانا خواستا معرض دبل بعذاب خواي قورة سبحانه وتعالى لويا هر بابن لسر كومالغا پێویستە وەکو پێ ساسم کە تەسویر دەکا هەموو کۆمەلگا ناو یەک کەشتین ئەگەر کەسانێکی خراپەکار دەستی نەگیرێ ئەوانیش تێدەچن ئەوانیش بە ئاگری ئەوان دەسووتێن و عەکسە کەشی طبعاً ئەگەر دەستیان بگرن ئەوانیش نەجاتیان دەبی ئەوانیش نەجاتیان لە سوورەتی هودیش رب العالمین دەفەرمێ فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا منهم كواتا بخوي أصل وكسانك لهر مجتمعك هبي أولو بقية بن وخوي قول وصفي عندك ببقية واتا بكردواري خومن والله أعلم يعني تيان دابي فضليان تدابي دينيان تدابي دستي خرابة كاران بقرن دستي خرابة كاران بقرن أجرنا واتبع الذين ظلموا ما أترفوا فيه وكانوا مجرمين براستي هموي لناودتسن كواتا براستي وهم أوقات التحذيره هم واجبی سەرشانی چاکەکارانش بە دیار دەکەواتە پێویستە کەسانی چاکەکار بێن دەستی خراپەکاران بگرن ئەگەرنا واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة بەڕاستی کە فتنە هات والعیاذ بالله کە عذاب هات بە تایبەتی تووشی کەسانی خراپەکار نایە هەمووی دەگری ئەنەهلك وفينا الصالحون قال نعم إذا كثر الخبث كواتا خوا پەنامان دا يا ربي ئەوە وەکوتمان خەتەرترینیانە ئەوەی تریشان وەکو خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی لە باسی منافقان على سورة البقرة وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل حقا يعني کەسێکەوە پشت لەو دینە دەکاتن ئەوجا هەوڵ دەدا فەسادی بڵاو کاتەوە لە نەتیجەی ئەوەش یاخود لەگەڵ ئەوەش يهلك الحرث والنسل کۆ بە هەردوو شێوە لێکدرایتەوە هەر ئەو بەخۆی هەوڵدا يهلك الحرث والنسل
یان لە نەتیجەی فەسادیەکەی ئەو خی گەور سوبحانەوە وتعالە باران دەگریتەوە کە بارانی گرتەوە یهلك الحرث والنسل خی پەروەردیگارش کەوە هەر لە تەواوکەیەوە دەفەرمێ لە کۆتاییەکەی والله لا يحب الفساد رب العالمين فسادي خوش ناي والله لا يصلح عمل المفسدين هايتر خی گەورە پەناماندا ئامین ئەسڵ وایە بەڵێ لە کۆمەلگا لە مقابل کەسانێکی کە فعلا هەڵگری فکری خراپن کەسانێکی مسلح هەبیتن ئەگەر نا بەڕاستی ئەو کۆمەلگای هەمووی بەراو تێکچوون دەڕواداشتا تۆ جەناوی دکتۆر دەستخۆش بیاخوا بەڕێز جەناوی مامۆستا ئەحمەدی قامیشی پرسیاری وەرە جەناب دەکەم ئایا سەلەفی ساڵح و پێشینی چاچی ئێمە و پیاو چاکانمان چۆن مامەڵەیان لەگەڵ ئەو ڕێگا و ڕێچکە کردووە و بەتایبەتیش لەگەڵ خودی ئەو کەسانێکەوە لە ڕێگادا لایەن داوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە ئەو کەسێک کە لاڕێ دەبێ دەکەوێتە گوناه و تاوانەوە خراپەیەک دەکا ئەوان لە ڕووی پەرۆشی و دڵسۆزیەوە لەگەڵی جوڵاونەوە نەگوەک زۆرێک لە ئێمە ڕەتفیعل و ئینکاری و عینادی بەزەیان پێ هاتوتەوە ئەو زەلامە تێکەوتووە بۆ چکە ئینسان مسلمانی ڕاستەقینە يحب لنفسه ما يحب لأخيه ما يحب لنفسه چی بۆ خۆی پێخۆشە ئەویش بە برای مسلمان پێخۆشە ئەمن بۆ خۆم حەز ناکەم تووشی هەڵە بم تووشی موسیبەت بم کۆمەڵ شیرک و کوفر و ئەمانەوە حەز ناکەم خەڵکیش توش بێ ئەمە پێغەمبەری خوا ساسنە بۆ ئێمەی داناوان بۆ چونکە ئەگەر کەسێک خەریکە بکەوێتە چاڵێکەوە تۆ پاڵی پێوەدەنیان نێڵی نایڵم بکەوێتە چاڵێکەوە بەتەکیت ئەمە زۆر مهمە ئەمە ئەو پەڕی پەرۆشی و دڵسۆزیە بۆیە ئیبن مەسعود خالیان ڕازی بێ کاتێ دووسێ کەسی لەگەڵ دەبێت بۆ بازار دزی لێکرێ ئەوانەی کە لەگەڵ دەبن دەڵێن جا قوربان با دوعای لێ بکەین ئەوەی لە دزەکەی ئەوان بە تەماون بڵێن چاوی دەرێ و ملی برشتێ وەک خۆمان پێ ڕاوەستە من ماڵم دزراوە من دوعاکەم وتی خوایە ئەو کەسەی کە دزەکەی لێ کردوم ئەگەر لەبەر ئیحتیاجی پێویستیەتی یاڕی بەرەکەت بۆ بخێ ئەو ماڵەیە و استفادەی لێ بکە الله لەو دوعایە خوایە ئەگەر هەر کەسێکی خراپکار و تاوان و دزە یاڕەبی خوای ئەوە ئاخر تاوانی بێ سێری ئەم دڵسۆزیە کە ئیسان بیر زەوەڵای ئینسان ئەوە ببیستێ بەڕاستی تەوبە دەکاو دەگەڕێتەوە کەواتە ئێمە دەبێت پەرۆشیمان هەبێ بۆ ئەوانەی دەکەونە هەڵە و لادان و تاوانەوە و خوای گەورە بۆ عەزەمەتی خۆی دەرگای تەوبە داناخە بۆ ئەوی بگەڕێنەوە من و تۆ چین خێرا ڕەتفیعل و ئەمانەمان هەبێ ئەنجار ئەوانەی کە دەکەونە تاوانیشەوە ئەبێ ئێمە بەڕاستی بە چاکە شەرمەزاریان کەین بە چاکە بە پیاوەتی حەسەنی بەسری خوا لێ ڕازی بێ کەسی غیبەتی کرد شیرینی بۆ نار طبعا کابرا شەرمەزار دەبێت تەریق دەبێتەوە کۆرە من غیبەتم کردووە ئەو شیرینی بۆ من ناردووە لەبەرەوەی خێری چاکانی بووە چێ یانەوە تا سەبرمان هەبێ لەگەڵەوانە سەبر بە حەقیقەت ئێمە بەعام سەبرمان کەمە هەر ئینکاری و عینادی تووڕەبوون عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێیان ڕازی بێ لە مزگەوت ئەڕۆی خەڵکێک لێوە ڕاکشەوە پاڵکەوتووە قاچی بەر یەکێکەوت ئەویش پاڵکەوت بوو طبعا دیارە نەیزانی وەی چیارتی وتی ئەوە کوێر بووی ئەوەی کە لەگەڵی من خەریب و تۆڕەوتی ڕاوەستە وتی ناکوێر نەبووم ئەوان تووڕەون ڕەفیقەکانی خەریب بوو تێیسرەوێن نابە قەولی خۆمان بابە ئەو پرسیاریش کردم وەڵام ماوەتەوە وتی کوێر بووی وتم نەوەڵای کوێر نیم لەبەرەوە ئێمە معنی بەڕاستی هەڵوێستەکانمان سەبرمان هەبێ و بە پەرۆشەوە لەگەڵ ئەوانە بین و هەروەها بە چاکە شەرمەزاریان کەین بەڕاستی دەبینە هەم دەبێت توانەیەک بۆ ئەوان هەم یعنی دەبێنە هاندەر بۆ چاکە بۆ ئێمە دەبێت بەزەیمان پیا بێتەوە ئەوانە کە تێکەوتن دوعای خێریان بۆ بکەین مەجالیان بدەین چکە خوای گەورە بۆ عەزەمەتی خۆی دەرگای تەوبە داناخە و مردنیشیان بیر بخەینەوە دائیمەن پێی بڵێن کاکە مردن هەیە هەر قەولی خۆمان عشاعری خۆمان دەڵێ لە زمانی مەلا مەشروعەکە کەسێک خراپەی دەکرد بڕۆن لای قەبرستانی لێوەگرن هەرێکی تۆ بۆ گۆڕستان لەبەرەوە میرنی بیر بخەنەوە بەڵێ خوا پاداشتا تۆ جەناب مامۆستا بەڕێز جەنابی دکتۆر بەڕێز مامۆستا دکتۆر ئەحمەد شافعی کەواتە ئەو دەواازە ڕێگا خراپ و چەوتانە ئێمە چۆن هەوڵ بدەین ئەو دەرگایانە دابخەین و چی لەسەر شانی داعی و بانخوازان مسلحینی ئومەت بۆ ئەوەی کەوە ئەو ڕێگایانە زیاتر بەربڵاو نەبێت بەڵکو بەرەو داخستن و تەسکردنەوەیان ببین بە ناوی خی گەورە سوپاس و ستایش بۆ خی گەورە دیارە خۆی ئەو ڕێچکە و ڕێبازە خراپانە یا هەڵدێرانە باشە یا ئەو خوو دزێوانە ئەمە
ضروریە کە مرۆڤی ئیماندار بە جوانی بیان ناسێت. بەڵێ. یەکەم ئەو ڕێگە هەڵدێرانە بریتیە لەو ڕێگانە کە لە سەرەتادا سادە و جوانن، مرۆڤ دەخەڵەتێنن. وا ئەزانێ پۆشاکێکی لەبەر کراوە ڕازێنراوەتەوە، بەڵام وردە وردە کە مرۆڤەکان لەگەڵ یادەڕۆن وردە وردە بەرەو تاوان، بەرەو دووربوون لە خوا، بەرەو دووربوون لە بەها جوانەکان دووری خاتەوانێ. ئاینی پیرۆزی ئیسلام تەنها بە تەنها نایە ڕێگری لە تاوانەکان بکە، بەڵکو پێش تاوانەکانیش هەموو ئەو ڕێگانەی کە ئینسان بەرەو تاوانەبات مرۆڤە ئیماندارەکانی لێ دوور دەخاتەوانێ. بەڵێ. چۆن؟ ئەو هۆکارانە چین کە مرۆڤ یعنی پێویستە بیان کا بۆ ئەوەی تاوەکو لەو ڕێگە هەڵدێرانە دوورکەوێتەوە. یەکەم شت بریتیە لە بەهێزکردنی پەیوەندیمان لەگەڵ خوایە، چونکە وەکو لە فەرمودەیە کە هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیەتی ئین الئیمان لەیەخلق فی جەوفی ئەحەدیکم، فەرمیەتی چۆن پۆشاک ئەم پۆشاکە لەبەری مرۆڤەکاندا کۆنە بێ تەپ و تۆز لێی ئەدا، ئەم ئیمانش جاری وا هەیە ئابە و شێوە کۆن ئەبێت تەپ و تۆز ڕووی تێەکە کاڵە بێتەوە، کاڵ ئەبێتەوە. بۆیە هەر یەکێک لە ئێوە فەلیوجەدید ئەحەدوکم ئیمانەهو، با هەوڵ بدا ئیمانەکەی تازە بکاتەوە. بۆیە پێم وایە یەکێک سەرەتاترین ڕێگر لەبەر دەم ئەو ڕێگە هەڵدێرانە ئەو خووە دزێوانە بریتیە لە بەهێزکردنی پەیوەندیمان بەخوا. ئەم بەهێزکردنی پەیوەندی بەخوایش زیاتر بە نوێژ زۆر مهمە لە حیاتی ئینسانە. ئینسان کاتێک کە ئەچێتە نوێژ بەڕاستی ئەبێ ئالەم جیهانە مادیە بچڕێ، زیاتر پەیوەند بێ بەو جیهانە مەلەکوتیەوانێ. هەر بۆیە ئاتەکە ئەفەرمێ ئین الصەلاتە تەنها عن الفحشاء والمنکر. ئێمە نوێژەکانەوە زۆر جار ئیسفادەی لێ ناکەین. ئەمە یەکێکە لەوانە کە پەیوەندیمان بەخواوە زیادەکە. یەکێک لەوانە مەسەلەن مەسائیلی ذکر، خوێندنی قورئان، پەیوەندیمان لەگەڵ قورئان، خوێندنمان بۆ قورئان بۆ تەبەڕوک و دەورکردنەوە نەبێ. سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک قورئانیانە خوێن 6 ئاەت فێرە بوون لەبەریانە کرد، عملیان پێ کرد، ئەو کاتە ئەچون بۆ چەند ئاەتێکی تر. ئەمە خاڵی یەکەمە کە ئەبێتە سپەرێک لەبەر دەم ئەو خووە دزێوانە. دووهەم هەڵبژاردننی هاوڕێی باش لە ژیانە، هاوڕێی باش لەسەر ژیانی مرۆڤەکانە زۆر دەوری هەیە. المەرء عەلی دینی خەلیلیه فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل. دەیان کەس تووشی هەڵدێر بووە لە ڕێگەی هاوڕێیەکی خراپەوە. من خۆم بەبیرم دێ لە فەقێتیە چوومە شوێنێک فەقەیەکی لێبوو زۆر ساعی بوو، یعنی بەهۆی سعی ئەو فەقێکە لە ئێمە گەورەتر بوو سعیە کرد بەڕاستی چەندین کتێب. من ئەو کاتە کە چوومە ئەوێ سیوتیمە خوێن، بەعزێ کتێبی وەکو تەسیفی مەلا عەلی و کافیم لەبەر نەکرد بوو، بەڵام بەهۆی ئەوەوە گەڕامەوە ئیزهارم لەبەر کرد، تەسیفی مەلا عەلیم لەبەر کرد، کافیم لەبەر کرد، دەرسەکانی خۆشم لەبەر کرد. ئەوە هاوڕێی چاک لەسەر ئینسان ئاوا دەوری هەیە و هاوڕێی خراپیش ئاوا ئینسان بەرەو هەڵدێر دەبات. یەکێکی تر لەوانە دووربوون لە شوێن و ژینگە و کەشە خراپەکان. هەمیشە ئەو ژینگانە کە ژینگەیەکی خراپن ئەبێ ئینسانی ئیماندار لێی دوورکەوێتەوە بۆ ئەوەی هەتاوەکو تووشی هەڵە نەبێت. دوای ئەوە پەیڕەوکردنی کات لە ژیانی ئینسانە زۆر مهمە، وەکو خواناسێک فەرمیەتی الوەقت کەسەیف ئین تەقطعه قەطعک، کات وەکو شمشێر وایە ئەگەر نەیبڕی ئەدبڕێ. ئەمڕۆ بەهۆی ئەم دنیای تەکنۆلۆژیا و ئەولەمەوانێ بارودۆخەکە گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە. مرۆڤی ئیماندار ئەبێ ئاگای لە کاتەکان بێ، ئەگەر ئاگای لە کاتەکان نەبێ نازانێ زۆر جا تووشی هەڵدێر و تووشی لادان ئەبێت. یەکێکی تر لەوانش بریتێ لە چاودێری خوا، محاسبەی خوای هەمیشە و هەروەها ڕێگری پێشوەختەیش. ئینسان ئەبێ بەڕاستی بەردەوام هەوڵ بدا پێشوەختە بزانێ ئەو شتانەی کە ئەبنە هۆی لادانی
ئەبێ خۆی لێ پارێزێ بەمانە مرۆڤ ئەتوانێ وەکو سپەرێک بۆ خۆی دروستکە لەبەردەم ئەو ڕێگانەی کە ئینسان بەرەو هەڵدێر یاوەکو بەرەو هەنگاوە دزێوەکان دەبات. بەڵێ خوا پاداشتاتەوە جەنابی دکتۆر. کۆتا قسەتان دەدەمێت جەنابی مامۆستا دکتۆر ڕێبوار لە جەنابتەوە دەست پێ دەکەم. کۆتا قسەی جەنابەت لەسەر ئەو بابەتەی کە باسمان کرد ڕێگە و ڕێچکەی لادەران و خۆپاراستنی مرۆڤەکان لەو بابەتە. دەمت خۆش بێ یاخوا یەکێک لەو شتانی کە ئەبێ ئەمڕۆ زۆر ئاگامە لێبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەک جەنابی مامۆستایان ئاماژەیان پێکرد باسی هاوڕێی خراپ کرا. من ئەمڕۆ هاوڕێی خراپ ئەشوبهێنم بەم مۆبایل و تەکنەلۆجیایە چکە هاوڕێی خراپ ڕەنگە 2 ساعت 3 ساعت لەگەڵی بین و بڕۆینەوە جاری وایە بۆی ئیش و کار مەشغەڵ و دوداوە بە هەفتە بۆ مانگ یەک نابین بەڵام مۆبایلەکە بەردەوام لەگەڵمانە. ئاگامان لەو هاوڕێی خراپە بێ کە پێغەمبەر ئاگاداری کردینەوە صلی الله علیه وسلم بە جوان بەکاری بێنین هەتا بە جوانی بتوانین ژیان بکەین. بەڵێ خوا پاداشتاتەوە. بەڕێز جەناب دکتۆر عەبدوڵڵا. مامۆستای بەڕێز کە باس لە ئەفکاری لاوڵی منحرف دەکرێ باس لە ڕێزکەی خراپ دەکرێ بەڕاستی ئینسان هەست بە فەزلی خوای گەورە دەکات کە خوای گەورە هیدایەتی داینە وەکو ئەسحاب دەیان فەرموو لەولا کە مەهتەدەینە ولا تصدقنا ولا صلينا لە پێشەوەش خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمووی ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا. زۆر پێویستمان بە دوعا هەیە بەڕاستی هەر والله أعلم يعني کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ڕۆژێکدا بەلای کەمی فەرزی کردێ لەسەرمان 17,000 سوڕەتی ئەلفاتحە بخوێنین و بە تایبەتیش ئیهدینا الصراط المستقیم زۆر پێویستمان بە دوعای بەڕاستی. بەڵێ خوا پاداشتاتەوە یا ڕەبی. بەڕێز جەنابی دکتۆر خالید. بەڵێ والله من لەژێر ڕۆشنایی ئەو ئاەتە شتێک باز دەکەم کە خوای گەورە فەرمێ ئینهم ئیلا کەلئەنعام بەل هم ئەضەل. یعنی تەماشامە کرد لەبەر چێ خوای گەورە جاری وای ئینسان وەسفەکە بە ئاژەڵ و خراتریش لە ئاژەڵ. تەماشا ئاژەڵ کە ئینسان لایەدا خراپترە بی لەولو چکە ئاژەڵ نێری ناستەکن نێری ئێستا ئینحرافەکە وا بوو لە ناو کۆمەلگادا یعنی مەسەرەی نێربازی ئەوجار ناوی لێدەنن یعنی ئەوانەی کە ئارەزوو خوازن یعنی شتێکی وای لۆدادەنەی دەیڕازێن و کە ئەنەوە شتێکی طبیعیە مع العلم ئەوە لەکن حیواناتیشا وجودی نییە. کەسی ئێستا بەشەر ئەوەندەی انحرافی کردی ئافرەت لە لای ئافرەت پیاو لە بۆ لای پیاو ئەوجا بیکەن بە قانون و بیکەن بە دەستور و بیکەن بە شتێکی طبیعی دوای لەسەر وڵاتی مسلمانانیش جێبەجێ بکەن ئاڵای تایبەتیانەبی جێگای تایبەتیانەبی بەڕاستی ئەوە جێی ئەسەفە بەستەی گەوشتنیشە لەو ئاەتەکە خوای گەورە ئەوها وەسفیان دەکا وەکو ئاژەڵ خراتریش لەولا دەدەن کە بەدوو شەهەوات و ئارەزوو نفسی خۆیان دەکەن. خوا پاداشتاتەوە یا ڕەبی. بەڕێز جەنابی دکتۆر ئەحمەد. لە کاتی خۆیان لە واقعدا دەسەڵاتدارە گەورەکان ئیمپریالیزم و ئیستیعمارەکان کاتێک کە ویستویانە دەست بەسەر وڵاتێکا بگرن خەڵکی ئەو وڵاتە بۆ خۆیان ڕاکێشن لە ڕێگەی عەسکەری و سەربازیەوە پەلاماری ئەو وڵاتەیان داوە. وایە بەڵام ئێستاکە پلانەکەیان گۆڕیوە کاتێک کە ئەیانەوێ بچنە ناو وڵاتێکەوە لە دوو ڕێگەوە ئەچن. یەکێک لە ڕێگەی شوبوهاتەوە دووهەم لە ڕێگەی شەهەواتەوە. بەم دوو شێوە دەبێتە هۆی لادانی گەنجەکان و خەڵەتاندنی گەنجەکانمان کە پێویستە ئێمە لە هەردووکیان ئاگادار بین. خوا پاداشتاتەوە جەنابی دکتۆر. بەڕێز مامۆستا ڕزگار. خوای گەورە سبحانه وتعالى بە پێغەمبەرە فەرمی صلی الله عليه وسلم فاستقم كما أمرت ومن تاب معك. يعني ئەو ڕێی کە لە بۆم دانێ لەسەری بڕۆ لە بینی دوو لا باز ئەکا یەک ولا تطغوا دو ولا تركنوا إلى الذين ظلموا ولا تطغوا یان بەواتای ئەوەی کە ئینسان سنوور بەزاندن لە مەعسیەت و گوناه و تاوان یان ئەوەتە بازنەیەک لە دەوری خۆی لێ ئەدا ئەوەی کە لەناو بازنەی بە مسلمان حیسابی ئەکە ئەگەنا ئەیباتەوە دەر. خوای گەورە فەرمێ لەو چینیان مەبە بەڵام زۆر جاری جوانیە لە ئەوەی مرۆڤ تووشی توغیان نەبی مەیل و ڕکوونی هەبی لە بۆ کەسی زاڵم ئەوەشیان هەر خراپە لێ ئەو دیوە تێپەڕاندنەوە ئەو خاویە و ئەو نەرمیە ئەوەشیان بە هەمان حاڵەت لە بینی ئەو دوانە ئەفەرمێ فەستەقیم کەما ئومیرتە کە ڕێگا ڕاستەکەیە بەرەو خوا و بەرەو بەهەشتی خوا پاداشتاتەوە. بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەد. بەڵێ ئەوانی کە هەڵە و تاوان و خراپە دەکەن باشە پێیان دەڵێن خوا دەدوینێ إن الله كان عليكم رقيبا. خوای گەورە دەمان بینێ لەبەر چاوی کامێرادا خۆمان ڕێک دەکەین بۆ وێنەیەکی جوانمان دەرچێت ئەی کامێرەی ئەڵڵا جەلە جەلالوهو خوا دەتبینێ. بۆیە لە ژوورە تاریکەکان لە شوێنە نهێنیەکان هەر شتێک دەکەی بزانە خۆ ئاگادارە
جارێکیان مامۆستایەک بەلای زاڵموستەم کارێکدا دەڕۆی لە خزمەتکارەکەیدا زۆر بە پیسی لی دەدا زۆر بە سەختی مامۆستاکە هەر ئەوەندەی گوت خوا دەتبینێ یەکسەر عینەکە لە دەستی بەر بووە لەبەر ئەوە ئینسان بەس هەست بە چاوەدێری خوا بکە ناتوانێت ئەم هەموو خیانەت و گەندەڵی و فەساد و خراپەکاریە بکە ئەم هەموو دزیە بکە بۆیە دەڵێن پەردەی فڕوفێڵ هەر دەبێ بدڕێ ناخواردنی بەدرۆ ڕۆژی هەرە بڕێ خۆ پاداشتاتەوە یاخوا زۆر سپاس بۆ مامۆستایانی بەڕێز خی گەورە پاداشتان بداتەوە بەڕێزان و خۆشەویستان بەو ئەندازە و بەو قەدەرەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەو جارەشمان لە بەرنامەی پەیامی دڵان تا ئەڵلقەیەکی تر و بابەت و تەوەرێکی تر لەگەڵ پۆلێکی تر لە مامۆستایانی بەڕێز بەخوای پەروەردیگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئەڵقەی زیکرە چێژی ئیمان دەوای داروون ئارامی گیان نەشئەی ڕوحە نەوای جەستە شیفایە بۆ دڵی خەستە پەیامی ئاوین و ئیمان دەستی نزای ڕوو لە ئاسمان دڵی گەرمی شەو بێداران چاوی پڕتە سەی چاوەڕوان چاوی پڕتە سەی چاوەڕوان میحرابێ بۆ یادی خودا پەنجەرەیەک ڕوو لە هودا دەرفەتێک بۆ مرۆڤ سازی بەرنامەیەک بۆ چاکخوازی بەرنامەیەک بۆ چاکخوازی سەکۆی موحیبەت و عرفان بەرماڵی پیر و جوانان بەرنامەی پایامی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامە